بەغداد ئەو شارەی جێگەی شارستانی و جێگەی پێگەیاندنی چەندین زانا لە هەموو بوارەکاندا بە تایبەتی زانایانی ئاینی. ئەمە نمونەیەکە لە شاری بەغداد، ماڵێک لە ماڵەکانی خوا لەم شارەدا. جێگەی حەوانە و داڵدەدانی هەژاران، جێگای نوێشکردن و عیبادەت، جێگایەک پڕ لە زانست و زانیاری. هەر لەم جێگایەدا گۆڕی چەندین پیاوچاکی تێدایە کە ژیانی خۆیان بۆ خواپەرستی تەرخان کردووە. سڵاو بینەرانی بەڕێز زۆم کاتان باش، خۆشحاڵین بە ئەوەی بەڕێز شادەبینەوە لە بەرنامەیەکی نوێی ماڵەکانی خوادا. بینەرانی بەڕێز، ئێمە ئێستا لە شاری بەغدادین لە مزگەوت و مەرقەدی شێخ عەبدولقادری گەیلانی. دەمانەوێت لە ڕێی ئەم بەرنامەیەوە چەند زانیاریی بەسوود بە ئێوەی بەڕێز بگەێنین لەسەر ژیان و لەسەر مزگەوت و لەسەر مەرقەدی شێخ عەبدولقادری گەیلانی. بینەرمان بن. ئێرە شوێنەکە زۆرێک لە خەڵک کە ڕێی کەوتبێتە شاری بەغدا بۆ هەر کارێک ببێت سەردانی ئەم شوێنەی کردووە. لێرە زانایەکی گەورەی کورد فێر بوو، چەندین کەسی پێگەیان، چەندین کتێبی لەم شوێنەدا نووسی و کە ئێستا لە کتێبخانەکاندان. ئەویش خوا لێ خۆش بوو مامۆستا عەبدولکەریمی مەدەڕیز بووە. ئەو شوێنە مزگەوت و مەرقەدی شێخ عەبدولقادری گەیلانیە، وەکو چۆن لە کۆندا شوێنی داڵدەدانی هەژاران و ڕێبواران بووە، ئێستاش بە هەمان شێوە بەردەوامە. مزگەوتی شێخ عەبدولقادری گەیلانی لە بنەڕەتدا خوێندنگایەک بوو. ئەبوو سەعیدی مەخرەمی مامۆستای شێخ عەبدولقادر وانەی تێدا دەوتەوە و شێخ عەبدولقادریش لەوێ خوێندنی تەواو کرد. دواتریش لەلایەن ئەبوو سەعیدەوە خوێندنگاکە سپێردرا بە شێخ عەبدولقادر کە دوای کۆچی دوای ئەبوو سەعید کرا بەناو ئەمەوە و چەندین گەورە زانای ئیسلامی تێدا پێگەیشتن. سەرەتاکانی خوێندنگەکە دەگەڕێتەوە بۆ سەردەمانی دەسەڵاتی عەباسیەکان، ماوەیەکیش دوای کۆچی دوای شێخ عەبدولقادر و بە خاکسپاردنی لە ناو خوێندنگاکەدا کوڕونەوەکانی لە کۆتاییەکانی سەدەی شەشەمی کۆچیدا مزگەوتێکیان لەو شوێنەدا دروست کرد لەلایەکەوە بۆ حەوانەوەی ئەو کەسانی لە جێگای دوورەوە دەهاتن بۆ زیارەتی گۆڕە پیرۆزەکەی و لەلایەکی تریشەوە بۆ نیشتکردن. ئەو مزگەوتە بە درێژایی مێژوو چەندین جار دووچاری تێکدان و ڕوخاندن بۆتەوە. لە سەروەختی لەشکی شەشی مەغۆڵەکان بۆ سەر بەغدا بە تەواوی وێران کرا کە تا ئەو کاتە بە مزگەوتی حەوت گومەزە زێڕینەکە دەناسرا و دواتر جارێکی تر دروستکرایەوە. بەڵام لە ساڵی 1940 کۆچیدا و لە سەردەستی شا ئیسماعیلی سەفەوی جارێکی دیکە وێران کرایەوە. دوای هاتنی سوڵتان سلێمانی قانونی سوڵتانی عوسمانیەکانیش بۆ بەغدا لە ناوەڕاستی سەدەی دەیەمی کۆچیدا ڕێکەوتی ساڵی 1534 زانی فەرماندرا مەزارگە و مزگەوتی شێخ عەبدولقادر چاک بکرێتەوە و گومەزێکی بەرزیان بۆ دروست بکرێت لەگەڵ خانێک بۆ پانادانی هەژاران و لێقەوماوان. ئەو مزگەوتەش لەو کاتەوە ماوەتەوە چەندین گۆڕانکاریدا بەسەردا هاتووە. ناوناوە شتی نوێی بۆ زیاد کراوە. لەوانە گومەزی حرەمەکەی و کە لە سەدەمی سینان پاشادا دروستکراوە و نوێکردنەوەی دەواازەکانی و فراوانکردنی کتێبخانەکەی. مسلمانانی هندیش کە بەشێکی زۆریان پابندن بە تەریقەتی قادریەوە ساڵانە لە هیندەوە پارچە ئاوریشم لەگەڵ خۆیاندا دەێنن بۆ داپۆشینی مەزارگەی شێخ عەبدولقادر.
بەری مزگەوتی شێخ عەبدولقادری گەیلانی زیاتر لە 4000 مەتر دووجایە. لە ئێستادا ئەم مزگەوتە بە شێوەیەکی بەرچاو فراوان و خۆشکراوە. بە بەردەوامی دەرگاکانی ئەم مزگەوتە کراون بۆ ڕێبواران و بۆ ئەوانەی کە دەچن بۆ زیارەت بۆ سەر گۆڕی شێخ عەبدولقادری گەیلانی. ئەگەرچی چەند دەرگایەکی هەیە بەڵام لە ئێستادا لەبەر خراپی باری ئەمنی شاری بەغداد تەنها لە یەک دەرگاوە ڕێگا دەدرێت هاتوچۆی لێوە بکرێت. مزگەوتی شێخ عەبدولقادری گەیلانی بە شێوەیەکی باش فراوان کراوە تا ئێساش کاری تێدا دەکرێت، بەڵام ئەم فراوانکردنە جوانی و شێوازە کۆنەکەی تێک نەداوە. چەندین هۆڵی نوێژکردن لە مزگەوتەدا هەیە. زیاتر لە 5000 کەس نوێژ لەم شوێنەدا دەکەن لە کاتی نوێژی هەینی و بۆنە ئاینەکاندا. ئێمە ئێستا لە مزگەوتی شێخ عەبدولقادری گەیلانیان وەگەبینن لە بەردەم مەرقەدی شێخ عەبدولقادری گەیلانی داین. ئێستا ئەچینە ژوورەوە بۆ ناو ئەو مەرقەدا بینەرمانێت. شێخ عەبدولقادری گەیلانی لە ساڵی 470 کۆچی بەرامبەر بە ساڵی 1077 زانی لە بەنیخ کە شارێکە لە ناوچەی گەیلان کە دەکەوێتە ئەو دیوی تەبەرستان لەدایک بووە. زانای گەورەی شەمسەدینی کوڕی نەسرەدینی دیمەشقی دەڵێت ساڵی 470 لە شاری گەیل لەدایک بووە و کە گەیلیش ناوی دوو شوێنە. یەکێکیان ناوچێشی فراوانی دەیلەمەیە کە لە باکووری ئێرانە. کۆمەڵێک ناوچەی زۆر دەگرێتەوە کە شاری زۆر گەورەیتیان نییە. دووەمیشان گەیل ئەو شارۆچکەیە کە شێخی لەدایک بووە مانای گەیلان. محەبە دینی محەممەدی کوڕی نەجار لە مێژوویەکدا دەڵێت شێخ عەبدولقادری گەیلانی خەڵکی گەیلانە و یەکێکە لە پێشەوانی موسڵمانان و خاوەنی کەرامەتی دیارە. ساڵی 480 کۆچی هاتۆتە بەغداد کە بەرامبەرە بە ساڵی 1095 زانی. ئەو کاتە تەمەنی 18 ساڵ بوو لە دوای شارەزەبوونی لە فقی ئیسلامی و ئەحکامی ئوسوڵی ماوەیەک سەرقاڵی و عەزدان بووە بۆ موسڵمانان و تایدا ناوبانگی دەرکردووە. دواتر خۆی کەنارخستۆ و چووەتە خەڵوەت و ژیانی شەونخۆنی و گەدایی هەڵبژاردووە.
شێخ عەبدولقادری گەیلانی لە تەمەنی 91 ساڵیدا و لە ساڵی 561 کۆچی بەرامبەر بە ساڵی 1965 زاینی هەر لە شاری بەغداد و لەم مزگەوتەدا کۆچی دوایی دەکات. ئەم شوێنە دەبێتە ئاخر مەنزەلگای شێخ، بۆیە لەو کاتەوە تا ئێستا ئەم شوێنە لای مسلمانان بە چاوێکی تایبەت سیر دەکرێت و ڕۆژانە خەڵکی زیارەتی دەکەن و بۆ چەند ساتێک لەوێدا دەنیشون و دوعا و نزای خۆیان دەکەن. هەر لەم مزگەوتەدا شوێنەگەیە بە ناوی کتێبخانەی شێخ عەبدولقادری گەیلانی کە ژمارەیەک کتێب و دەستنووسی زۆری تێدایە و چەندین قورئانی گەورەی نمونەیی تێدایە کە مێژوەکەی زۆر کۆنە. بە دیاری دراوەتە ئەم کتێبخانەیە ئەوەی جێگەی سەرسامیە تا لەم کتێبخانەیەدا بگەڕی کتێبی زۆر گرنگ دەبینیت. ئەمە جگە لەو هەموو وێنە و قورئانانەی کە لەو کتێبخانەیەدا هەڵگیران. خزانات الكتب في العهد العباسي، وقد عاصر الشيخ عبد القادر الجيلاني 5 خلفاء من الخلفاء العباسيين. كانت هذه المكتبة هي جزء من مدرسة. ئەم کتێبخانەیە بەشێک بوو لە خوێندنگاکەی ئەبوو سەعیدی مخەڕەمی کە لەنێوان هەردوو سەدەی پێنجەم و شەشەمی کۆچیدا دامەزراوە. شێخ عەبدولقادری گەیلانی چۆتە ناوی و دواتریش بوو بە مامۆستا و تێی داوانی وتۆتەوە. دوای کۆچی دوای ئەبوو سەعیدی مخەڕەمیش شێخ عەبدولقادر ئەم شوێنی فراوان کردووە و بە ناوی خۆیەوە ناوندراوە. دوای کۆچی دوایی ئەمیش کوڕوونەوەکانی ئەرکیوانەوتنەوەیان گرتوتە ئەستۆ و خۆشی لە خوێندنگاکەدا بە خاک سپێردراوە. دواتریش ئەم مزگەوتە دروستکرا بوو پێی ئەو گەشتیارانی دەهاتن بۆ زیارەتی شێخ عەبدولقادری گەیلانی لێرە پشویان دەدا و نوێژیانە کرد. ئەوە بۆ ئەم مزگەوتە دروستکرا. بەغداش لافە و پەتای تاعون و چەندین لەشکرکێشی بەخۆوە بینیوە. پشکێم خوێندنگا و کتێبخانەیەش بەشێک لە تێکدان و ڕووخاندن بووە. دواتریش نۆژەن کرایەوە و لە سەردەمی سینان پاشا ئەم گومەزەی بۆ دروستکرا لە ساڵی 1945 کۆچیدا. هەوێنەکەشی بریتی بوو لە کتێبەکانی عەبدوڕەحمانی نەقیب، یەکەم سەرۆکوەزیرانی عێراق لە ساڵی 1921دا، واتە یەکەمین ساڵی فەرمانڕەوایی شا فەیسەڵ. تا ئێستاش ئەم کتێبخانەیە بە کتێبەکانی و بە خوێنەر و لێکۆڵەر و قوتابیانی ماستەر و دکتۆرا و خاوەنی لێکۆڵینەوە جیاجیەکان ئەوەدانە کە دایان ساڵە هەموو شۆی دەکەن. ئەم کتێبخانەیە لە نێوان 64 بۆ 65 هزار کتێبی گەورەی چاپکرا و دەستنووسی تێدایە. هەروەها ژمارەیەک دەستنووسی تێدا نمایش کراوە کە لە جامخانەدا هەڵگیراون. لە نێویاندا ئەو قورئانە گەورەیە هەیە کە لە تاجمەحەلی هیندیەوە پێشکەش کراوە. ئەم قورئانە گەورەیە لە دوو بەش پێکاتوە. بەش یەکەم بریتیە لە ناوڕۆکی قورئانەکە، پاشان هەر سێ تەفسیرەکە لە پەرایۆزەکەدا نووسراوە. بەشی دووەمیش بریتیە لە ناوڕۆکی قورئان لە ناوەڕاستدا و پاشان 6 تەفسیرەکە لە پەرایۆزدا. ئەم قورئانە بە کاغەزی ترمە واتە سلیلۆز جیا دەکرێتەوە کە لە ئاوریشم دەچێت. ڕووناکی و گەرما کاری تێناکەن، بەڵکو لەسەر ڕێنمایی شوێنەوارناسی ڕووناکی سووردانراوە لە بری سپی بۆ ئەوەی کار نەکاتە سەر نووسینەکەی. ئەم قورئانە بە ئاوی ئاڵتون سوڕاخدرا و هەندێک نەخشی ڕۆکی تێدایە بە مرەکەبی ڕۆکی تایبەت دروست کراوە. هەروەها شتی دیکەی مەزن نمایشکراون وەک شەجەرەی شێخ عەبدولقادر و تەریقەتی قادری کە ئەویش نمایشکراوە و درێژەکەی نزیکەی 6 مەتر دەبێت لەنێوان نەسەب و تەریقەتی قادریدا.
ئەم کتێب و سەرچاوانە لەلایەن کەسانێک وەقف کراون چ لە کاتی ژیانیاندا یا دوای مردنیان یان لەسەر حسابی وەقفی قادری یان وەقفی عاتیکە خانوم کردراون چونکە داهاتەکانی شێخ عەبدولقادری گەیلانی پارەی کتێبخانەکەدا بین دەکەن. مڵکەکانی شێخ عەبدولقادر ڕەحمەتی خوای لێبێ دەرامەتی سەرەکی کۆمەکی کتێبخانەکەیە. ئەم کتێبخانەیەش تایبەتە بە وەقفی شێخ عەبدولقادری گەیلانی. مزگەوتەکەش هەروەها. کتێبخانەکە نزیکەی 64,000 کتێبی گەورە لە خۆ دەگرێت بە چاپکرا و دەستنووسەوە. هەڵبەتە زانستی جیاجیا بە زمانی جیاجیا لە نێویدا زمانی کوردی و زمانی عەرەبی و زمانی فەڕەنسی و ئینگلیزی و ئەڵمانی و زانستە جیاجیەکان هەیە. بە تایبەتیش بە زمانەکانی دیکە لە زانستی پزیشکی و ئەندازیاری و جوگرافیا و مێژوو و فیق و سۆفیگەری. شتێکی دیکەی ئەم مزگەوتە و ئەم مەرقەدی شێخ عەبدولقادری گەیلانی کە لە کۆنەوە تا ئێستا بەردەوامە خواردن دروستکردن و هاوکاریکردنی هەژارانە. تا ئێستاش شوێنێکی تایبەتەیە کە چێشخانەیەکی گەورەیە چەندین کەسکاری تێدا دەکەن. سەرقاڵی دروستکردنی خواردنن بۆ ئەو هەژارانە و ئێواران و نیوەڕوان هەر کەسە و دەچێت بەشی خۆی لەوێ وەردەگرێت. لە ئێستاشدا لە زۆرێک لە وڵاتانی ئیسلامی تەکەی شێخ عەبدولقادری گەیلانی هەیە. تا ئێستاش بە هەزارەها هاوڵاتی موسڵمانان لە وڵاتەکانی خۆیاندا سەردانی ئەو تەکێ و شوێنانە دەکەن کە بە ناوی شێخ عەبدولقادری گەیلانیەوەیە. لەخوای گەورە دەپاڕێنەوە ماڵەکانی خۆی لەسەر زەویدا ئاوەدانتر بکاتەوە. بینەرانی بەڕێز بەو هیوایی زانیاریی بە سوودان وەرگرتوێ لەسەر مەرقەد و مزگەوتی شێخ عەبدولقادری گەیلانی لە بەغداد. تا بەرنامەیەکە بەخوای گەورەتان ئەسپێرین خواتان لەگەڵ.